کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ کوردستان هەر لە دێر زەمانەوە یەکێک لە ئەو بابەتانەی کە کوردی پێناسراوەتەوە لە ڕووی کەلتوری و فەرهەنگیەوە بریتی بووە لە ئەوەی کە بە شێوەیەکی زۆر دروست توانیویەتی لەگەڵ نەتەوە جیاوازەکان لە کوردستاندا بژی و ئەوەی کە جێگەی سەرنجە بە درێژایی مێژوو کورد هەمیشە لەگەڵ هەم ئاینە جیاوازەکاندا ژیاوە هەم لەگەڵ نەتەوەکانی ترا ژیاوە. كردستان مكان جميل وبلد جميل وبلد حلو، ومختلف القوميات والأديان يعيشون هنا بسلام ومستقرين ومرتاحين والحمد لله والشكر، ماكو أي تفرقة أو طائفية. وعموما يعني احنا صار لنا فترة هنا تقريبا سنوات، يعني 5 سنوات أو 4 سنوات نشتغل هنا بكل حرية وبكل رخاء ومرتاحين والحمد لله والشكر. نتمنى الخير ودوام الأمان ودوام الاستقرار لكردستان الحبيب. بالنسبة پێکەوە ژیان لە کوردستان شتێکی زۆر باش و گرنگە لەبەرەوەی خۆی گەورە ئەفەرمێ ئێوەم بە جیاواز دروست کردووە و بۆی یەکتر بناسن. اینجا پێکەوە ژیانە بێ یەکتر بناسین، چی عەرەب بێ، چی کورد بێ، چی فارس بێ، چی تورک بێ، هەموومان پێکەوە جوانین و ئومێدەوارم تورک و عەرەب و فارس ڕێز لە ناوتەوەی کورد بگرن کە ئەوش زمانێکی زۆر گرنگە لە هەموو جیهان.